بیرانی بەرنامە دەتوانم سڵاوی خوای گەورەتان لێبێت. دەتوانم ئەمڕۆ لە بەردەم ڕێکخراوی ڕۆشنایی دڵە بۆ نابینایان لێرە خاوەن پێداویستێکی تایبەتی نابینا هەیە کە لەگەڵ ئەوەی داتوانیوێتی لە ڕێگەی پیشەی خەیاتیەوە بژێوی ژیان بۆ خۆی خێزانەکەی دابین بکات لە هەمان کات داتوانیوێتی ببێت بە مامۆستایەک بۆ کەسانش کە دەیانەوێت فێری پیشەی خەیاتی بن لەگەڵماندا بن لەم بەرنمەیەدا تواناکانی ئەم خاتونە پیشانی ئێوە دەدەین با بزانین چۆن بۆ بڕیاری داوە لەگەڵ ئەوەیدا کە هەردوو چاوی بە تەواوەتی لە دەستداوە لە سەرپێکانی خۆی بوەستێت و پیشەی خەیاتی بۆ خۆی دەسەبەر بکات و کۆمەڵ خەڵکی دیکەش فێری ئەم پیشەیە بکات. فەرموون ئێوە بەرنامەی دەتوانم. دووبارە سڵاوتان بینرانی ئازیز دیارە وەکو پێشتر باسمان کرد بەرنامەی ئەم جارە تا ڕادەیەک جیاواز و تایبەترە لە بەرنامەکانی دیکە لەبەرەوەی لێرەدا سەوزەمان لەگەڵە کە لەگەڵەوەی لە ساسەد چاوەکانی نابینێ بەڵام بڕیاری داوە لە ڕێگەی فێرکردنی پیشەی خەیاتیەوە بژێوی ژیان بۆ خۆی دایم بکات لە هەمان کاتدا کۆمەڵە کەسی دیکەش فێری ئەم پیشەیە بکات. ئێمە زیاتر ئەو دەدوێنیم بزانین توانەکانی ئەو چۆن بۆ بڕیاری داوە لەگەڵ ئەوەی کە چاوی لە دەست بدا بەڵام ورە لە دەستدات ومێت لە دەستدات بتوانە سەپێکانی خۆی بوەستێت. دا سەوزە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی دەتوانمدا. پێشم مشتێک بە خێراتنتانەکەم پێ خۆشحاڵم بە هاتنتان یەخوا بە خێر بێن. زۆر سپاس دەکەم. سەرتاگەر لەوە دەست بکەین دا سەوزە کێیە چۆن بووە بڕیاری داوە ئەم پیشەیە بۆ خۆی دەسەبەر بکات لەگەڵ ئەوەشدا کۆمەڵە کەسی کە بەشێکیان خاوەن بڕوانامەشن لەسەر دەست و فێری ئەم پیشەیە بن. وەڵی من هەر لە مناڵێەوە فێر خەیاتی بووم یان تقریبا بەخوا 12 ساڵ بووم فێر خەیاتی بووم لە براژن حەوشەیە بوو پێکەوە بووین ئەچمە سەر مەکینەکەی خواڵ ناگری ینی پێی ناخۆش نەبوو لەوە فێر بووم فێر وەڵڵاهی خۆ ئاگای لێ کرێچیمان هەبوو کرێچەکە مەکینەی هەبوو جلێ داوە من بۆی بدورم. بەڵێ دایگەن تۆ پێشتر چاوت هەبوو یا چاوت لەدەستداوە؟ ئەمرم 4 ساڵ بووە چاوم هەبوو لە 4 ساڵەوە چاوم لە دەستداوە نەخۆشی. بەڵێدا چۆن بوو بڕیاری ئەوەدا تۆ لەگەڵەوەیدا کە چاوەکان لە ساسەد لە دەستداوە بەڵام ئێستا دەبینی پیشەکەت بۆ خۆت دەسەبەر کردووە هەم لە ماڵەوە هەم لەم ڕێکخراوەش هاوکاری خەڵکی دیکەی ئەمە چۆن بووە؟ وتم من ئێستا یعنی ئەمانە بە یارمەتیان بدەم من پێویستیم بەوە نییە سیرەکەم یان جاروا هەبووە لەگەڵ چوومەتە لای خەیان یعنی داوێن ماکسیەک بووە یاخۆت یعنی شتێکیان هێناوە خەیەتەکە یان وەڵا بۆم ناکرێ و یان سرم قاڵە و بینە دووریوە. منش وتم وڵی ئەبێ من هەستم بەمانە بچم لەگەڵیان ناو بەخۆ بەخش ئیشیان لەگەڵاکەم و فێریانەکەم بۆی کەوا پێویستیان بە خەیات نەبێ خۆیان ئەگە لە ماڵەوە مەچینەکەیان ببێت ئەوە بخۆیان دوورمان خۆیان نەکەن وەڵی من ئێستا هەچی شتێ بێ هەر خۆمەی دوورم پێویستیم بە کەس نییە بچمە لای خەیات و خەیات منت بک بەسەرما. دای ئەگەر بۆم باسکەی ساتەوە بەڕاستی چکان پیشەی خەیاتی پیشەیەکە زیاتر تەرکیز لەسەر چاو و دەستەوانە بەڵام ئەتۆ چۆن کاتێک ئەم دەرزوویە چۆن پێوەکەی کات دەرزێک چۆنەی گۆڕێمە چۆن دەرزێکە پێواکەم ئەو مێچینێ پارچە بکەم ئەی بەستمەوە بەبێ بڕغوێکی غەڵەت بێ نەک هەر ئەمە یعنی من هەر بەخوا پانکەی سەقفی بەخوا تەسیستات بۆری ماڵمان لە قلیاستان بوو خواگای لێخ خۆم لە دەرەوە هێناومەتە ژوورەوە بۆ حەوشە لە حەوشە گەشتی من تەسیسات کردووە بۆ حەمام هەمووی یعنی کامل کردووە پێویستیم بەوە نەبووە بچم وەستا بێنم. ئەوەندە منزانەرێمی دەڵێن گوایە کەسێکیش گە مەکینەی خراپ بێ ئەوانی تۆ دەناسن تەلەفۆن بۆ تۆکەن تۆ وەڵێیان بۆیان چاکە خۆم هەیە بە تەلەفۆن یان هەیە ئەیێننە ماڵ خۆم بۆیان چاکەکەم بەخوا بەبێ بەرامبەر هەر بۆ ئەو خواڵێ مادام خوا ئەو بەهرەیە بە من داوە پارە ئەساس نییە. ڕاستە ئێستا ئەم مەکینەی لە بەدەستدا دەرەستا ئەوکو بینەرانگە ببێنن دەزوەکەی پێوە نەکراوە بزانم ئەستا تۆ چۆن نەتوانم دەزوێ پێوەکەی چۆن نەتوانی بۆمان بگۆڕ ئەوە دەزوێت فەرموو ساحب فەرمووی ئەوە بەکرەکەی پێواکەم و گورە هەمووی گۆڕم ماشەڵڵا. ئەی لەگەڵ بەکارهێنانی مۆبایل ئەو شتانە چۆنی دەبێت مۆبایلش هەر ڕقەمێکم لەبەر بێ خۆم لێدەم ئەی ڕقەمەکان لەبەرەکەیان بۆ تەنووست لەبەر یەکەم ماشەڵڵا جا ڕقەمەکە بۆ خۆن لەبەر یەکەی لەبەر یەکەم. دایگەن دیارە کەسانی خاوەن پێویستی تایبەتی بە دیاریکراویش ئەوانەی کە نابینان ئومێدیان زۆر بە ژیان هەیە ماشەڵڵا هەموو شتان کەسانێکی بەتوانان ئێستا لێرە تەماشام خاتونە قانونی تەواو کردووە خاتونی ترە ئەمە بزانم کارگەری تەواو کردووە ماشەڵڵا هەمویان ئێستا بڕیاریشیان داوە لێرە لەگەڵ تۆیان فێری ئەم پیشە بن ئەم ئومێدە لە چیەوە سەر چاوی گرتووە لای ئێوە؟ وەڵڵاهی ئەوەش بە توانایی خۆیان لەخوا بە زیاد بێ بەتوانان
صاحب بەهرەدار یعنی بەهرەدارن هەموو شتێک ئەتوانن بەخواوی یعنی ئێمە یەکەین چاوساغ نایکە وەڵڵاهی چاوساغ ئاوا دینم کردووە دەرزێک دەستیار وا لەرزە لەرزێکت خزمی خۆمانە کێشان بە دەستێتم بێنە دەست کۆچ وەڵا لێ سن و بەکرەکەم پێوە کرد سێکە ئەمە ئەلێرە ئەمە پرشک ئەداتەوە ئەمە ناخۆشە پێوەکردنی ئەمە گرێکی لێ ئەدەم ئەوها گرێ لێدەم ئەنج ئەستا پێوەکەم ئەبێ بەدانم شڕای کێشم بەدان نەبێ بۆی گشت بێت بۆ بنەکە ڕێک بێت بۆ ئەوەی کە ئال لەم گرێە عیب نەبێ بچێتە ژوورەوە دەبزانم فەرمی خوا چوومە پێوەکەی دەرزەکە دیت دەرەوە ئەنجە پێوە چۆن وا باشتر ئەمە چونکم گریم لێ داوە بەڵێ فەرموو زۆر ئەم بەکرانە مشکلەیە بەڵێ دەرە مەکینەش مەکینەی مۆدێل کۆنا چۆن هەروەڵا براکەن بەڵێ لەو ماشەڵڵا ئەلەوە ئەیکەمە ژوورای نەبێ دەست خۆش بێ سەرت خۆش بێ ویشی بەستە بزانم چما بۆکەی دایکیان ئەگەر باس لەوە بکەین ئێستا دەبینین تابەتی لەم بارودۆخەدا کە خەڵک وەکو پێویست ناتوانێت بژێوی ژیانی خۆی پێداکات لەوانەیە کەسێکی ساغیش نەتوانێت کۆمەڵە کەسیشیان بەڕاستی جەستەیەکی ساغیانەیە هەمیشە ئێمە لە بەرنامەکانی دەترکەس لەسەر ئەوە دەخینەوە خەڵک هاندێن بۆ پشبەستن بە خۆیان بەڵام ئێوە کە دەبینین بەو شێوازە پشت بە خۆتان دەبەستن بەڕاستی ئەمە گەشتبینیە ئومێدە بۆ کەسانی کەش قسەتان چییە بۆ کەسانە کە هیچ ناکەن لە ماڵەوە دادەنیشن وەڵای من قسەم ئەوەیە وەڵای ئینسان هەموو شتێ والله هیچ شتێک نییە نەتوانی بیکەی بەس خۆی یعنی هین وایە دوو لە ڕووی جەماعەت تەمەڵەوە هین وایە یعنی خۆی ئیهمالە ئەجنا والله هەموو شتێک توانی بکەی هەموو شتێک کە یعنی بەس تۆ ئێستامە بە عەقڵ و بەدەست شتەکەین وایە یان نا ئێدا ئەگەر یعنی ئینسان ئەگەر عەقڵی ببێ وەڵای نابێ پێویستی بەوە بێ چاوە خواریەکی چکە بێ خۆت شتەکە ئەڵێ مار بەدەستی خۆت بکوشی وایە یان نا ڕاستە بێگومان تۆ ڕۆژانە خوێندکارەکان تاقیکردنەوە پێی کاتێک فێریانەکە لێرە ئەی چۆن بەڵێ دیارە مەکینەکەت بە قاچیشەکە وایە ئەمە لە کۆنەکانە ئەی سەبارەت بە ڕێکی و ڕاستی خەتەکان ئەمە چۆن ئاوا خۆم کە قماشەکەم بڕی ڕێکم کرد ئاوا جوان دایەنە ڕێک نابێ یعنی لێکی لێکی زیادتر بێ کە ڕێکدام ناخۆ بەدەست دیارە چۆن قیاسەکەی بۆ وەردەگری بە قیاسەکەی وەرەگرم ئەزانم بەدەست هەر بەدەست هەروەڵا هەر بەدەست هەمووی هەر بەدەستەکەم بەڵێ دیارە هەندێک نمونەش لە بەردەستدا هەیە ئێستا یەکێ لەوانە بوەرەگە جارێکی خیاتەکەت ڕاگری ئەم کراسەی گوتی یەکەم جار لەوە دەستم پێ کردووە ئەمە چۆنەگە بم باسکەی ئەمە ئەو کراسە ئەم کراسە قماشەکەم کڕی و هەر خۆش لەگەڵ خوشکەکە ماچوون لە بازار کڕین نامەوە قماشەکەم دانا و جا بەس ئێستا من ئەم لایم عملیات ئەم لایم لێ کراوەتەوە زۆر ینی ناتوان دەست زۆر بچوڵێنم وەکو جاران جاروە بە قوربانە بم بەخوا هەشت دەرزی کیمیاویم لێ دراوە ئارە بەخوا ئەچووم کە بۆ خەستەخانە کە ئەچووم دەرزەکەیان لێدام وەڵی هیچ نەکان حەزیان ناکرد زوو تەواو بێ کردو نوکتەمەوە دوایان خوا دەچارێ مەڕۆرەوە بەڵێ وتمان چیرۆکی ئەم دوری نێم کراسەوە دیارەت فێربوونی پیشەی تۆ لەم کراسەوە دەستی پێ کراسەوە دەستم پێ کردوە ئەجا جاران ئاوا کراسە دوورە ئەستامە ئێستا وا نادوورێ براجان ئەمە تیرۆشە ئەمە پێمانەوە تیرۆش ئەم لایەنە بەڵام ئێستا ئەم لایە دوورن ئەمانە نادورن ئەمە و ئەمەی ئەدورن هەر وەکو ماکسی یعنی ئەمە هین ئێستا هەر زۆر زۆر ئاسانە ئاسانتر بووە بەڵێ زۆر ئاسانە ئاسانکاریە بەڵێ دیارە ئەمە تۆ وەکو نمونەیەک لە ئەرشیوی خۆت هەڵگرت بەڵێ هەر دڵم نهاتووە لە ناوی بدەم وتم ئەمە یەکەم دەستە قەت لە ناوی نادەم ڕاستە هەر قماشەکەش لەم قماشە نیە ئێستا وەڵا هەموو بازار بگەڕێ لەم قماشە دەست ناکەی بەڵێ ئەی دایکیان ئەمە چییە ئەمەش عەزیز مناڵە ئەوەش هەر خۆت دووری ئەمەش ئەرە بەخوار خۆم دووریم و خۆم خۆت مناڵت هەیە شکر کچێکم هەیە کچەکەشم دوو مناڵێ دوو کوڕی هەیە خوای نەستێنێ قوربانت بم ئەجا بۆ قورئانە ژنێویت خوا بۆ کچەکەم قماشەکڕم ئەلەمە ماکسیەکەم بۆ بکەوتم باشە وەک ئەمە بیکەوتم باشە بۆ یەکەم بەڵێ ئەی دایکیان تۆ دارە خۆمانە هیچ بۆ کوالیتی ئەو شتان لەکیان جانەکەتیان ڕەنگیان ڕەنگەکانی بە کچەکەم مەڵێ بە کچەکە دەڵێ ئەو هاوکاری دەکات بۆ ڕەنگەکانی ئەی بڕینەکەش خۆ دەیان بڕینەکەش وەڵا هەر خۆمەی بڕم نەوەڵا
ئەنی کەس هاوکاری ناکات بەخوا. ئەی بۆ مەتر و ئەو شتانە چۆن ئەو شەر خۆ ئەخ بە دەکەی مەتر شەر بەدەست ئێمە بە مەتر مەترێکی- نایکەین ئەی بەچی بەدەست ئەەکەن؟ بەدەست، بەدەست. بەڵێ، ئاوا بەڵێ. قوماشەکە دائەخێن بەڵێ. بەدەست ئەینجا ئەی بڕین بەخوا بە سەرین کوردی دۆشک بەرگە دۆشک بەرگە سەرین هەمووی خۆمەیکەم بەڵێ، بەڵێ، هیچ ماشەڵڵا. کەسێک لە دیارە ماڵەوەش ناکات. جگە لەمانە ئێستا هەندێک نمونێکەش لەگەڵ خۆدا هێناوە بۆم ڕێکخراوە ئەم ملوانکانە ئەوەش هەر ئیشی دەستی خۆتە ئەوە گشتی ئەرە وەڵا ئیشی دەستی خۆ ئەدەی ئەمە چۆنەگە بۆم باسی ئەوانەکەی ئەوە تەفەڵ ئەوە زەنیانەکان دائەنێم بەڵێ. زەنیانەکان دائەنێم بەڵێ. ئەنجا ئەیکەمە دەزۆ کەس نەکەم و ینی بە حساب ئەمانە گشتی بە حسابەکەم بەڵێ، بەڵێ، بەژماردن. گشتی بە ژمارە بێ بۆی خوێندەوارت هەیە دا سەوزەتەوە بەخوا هەنێک دەورێکیان بۆمان کردەوە هەنێ خوێن بەسکەم چونکە من مناڵم هەبوو میوانم هەبوو هەموو ئیشی هەر خۆمەم کرد ئەوسا نەخۆش نەبووم هەچی ئیشێ بۆ خۆمەم کرد نەمتوانی تەواوی بکەم بەڵێواتە ئەوانش هەر دەستکردی خۆتن ئەمانش گشتی دەستکرد خۆمە وەڵا هەمووی دەستکرد خۆمە بەڵێ لەش گوڵەکە گوڵ یعنی گوڵ بەخوا گوڵێکم کرد بردیان بۆ بڵغاریا بەڵێ، بەڵێ، خوا گای لێیە ڕاست دەکەی ئەمە گوڵێکە خۆش کرد ئەوە خۆم کردومە ئەوە گشتی ناو جانتا شێواوە بەڵێ، بەڵێ. ڕڵایەکەم بۆ سەر مێز دیارە داگیان ماوەی بەرنامەکەی ئێمە دیاری کراوە بەڵێ دوجار دەمەوێت قسەنەجی تۆ بزانم لەسەر بەرنامەکەی ئێمە و لەسەر ئەم شێوازی پیشەیە فێرکردنە چیت هەیە بۆ کەسانی کە بەشێکی جەستەیان لەدەستداوە بەڵام لە ژیان بێ ئەمەل دەبن ناوێ ئینسان لە ژیان بێ ئەمەل بێ قەت یعنی ئەگەر ئێستا من بەشناکانمەوت کە ئاوا ئەمەلیات کرابوون ئەخر سەرەتان شتێکی ناخۆشە وایە یان ترس ناکە ئەموت وەڵڵی ورەتان بەرز بێ بە قورعان خۆ هیچ نەخۆشیە نییە ئینسان بکوژێ خوان نەتکوژێ بەخوا نەخۆشی ناتکوژێ لە 2010 من عملیاتم کردووە سپاس بۆ خوا ئێستا بەس لە ژێر چاودێری دکتۆری ئەم ساڵی یەک جار ئەچم ئیشاع و شتەکاکەم و تەواو لەخوا بە زیاد بێ نەوەڵا ئینسان نابێ ورە ڕووخاوێ لە هیچ شتێکە هەچی دەرد و بەڵایەکە خوا بۆتە نێرێ ورەت بەرز بێ سەرکەوتۆبی بۆ هیوان لە داهاتوودا بتوانیت لە شوێنێکی جیاوازتر ئەم خاتونانە کۆ بکەیتەوە و خاوەن پرۆژێکی تاوێت بە خۆتان بن ئینشاءڵڵا دووبارە سپاس بۆ ئامادەبوونتدا سپاس بۆ ئێوە زۆر مەمنونانە بە عەکسەوە براجان بە عەکسەوە بەڵێ بینەرانی ئازیز دیارە ئەوەی ئەم جارە بینتان لە بەرنامەی دەتوانمدا توانەکانی دا سەوزە بوو کە لەگەڵەوەی لە ساسە چاوەکانی لەدەستداوە و ناتوانێت هیچ ببینێ بەڵام لە ڕێگەی فێرکردنی ئەم پیشەیە و کردنەوەی خولی فێرکاریش بۆ هەندێک کەسی کە توانیوێتی بژێویژیان بۆ خۆی پەیدا بکات و خەڵکی کەش سودمەند بێت تا بەرنامەیەکی دیکە لەگەڵ پیشەدارێکی دیکە لەگەڵ خاڵپێداویستی تابەتێکی دیکە لەگەڵ بەهرەدارێکی هاوشێوەی ئەم بەهرەدانە لە شوێنی کە پێتان دەگەینەوە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.